ئەم کاتتان باش دەستگای لێکۆڵینەوەی فێدراڵی لە هەنگاوێکی بێپێشینەدا وەک پەرسەندنێکی گەورەی دۆسەی لێکۆڵینەوە لە ڕووداوەکانی ڕۆژی 6 مانگی یەکی ساڵی 2021 ماڵی دانەڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا دەپشکنن و 15 سندوق بەڵگەنامە لە ماڵەکەیدا دەبن. کۆشکی سپی دەڵێت بڕیارەکەی FBI بڕیارێکی یاسایی بووە و هیچ پەیوەندیەکی بە کۆشکی سپیەوە نەبووە. سەرۆک و کۆشکی سپی لە راپۆرتی میدیاکانەوە ئاگاداری ئەم پشکنینەی FBI بوون وەک هەموو هاوڵاتیانی ئەمریکا. پێشوەخت ئاگادار نەبووین. سەرۆک بایدن لەو کاتەوەی هەڵبژێراوە تا ئێستاش وەزارەتی داد سەربەخۆیانە کاری خۆی دەکات و سەرۆک بایدن بڕوای بە سەروەری یاسا هەیە. کاردانەوەی توندی لایەنگران و هەوادارانی کۆماریەکان لەسەر ئەم پەرسەندنە زۆر بوو بە ئەندازەیەک ئەگەری ڕوودانەوەی تند و تویژی بە دوور نەدەزانرا. جێیەک بۆ توندوتیژی سیاسی نییە لە وڵاتەدا. خەڵک مافی دەنگ بەرزکردنەوەی هەیە بە شێوازێکی ئاشتیانە. بەڵام ئێمە ناڕزایی دەردەبرین وەک چۆن زۆرجار دەرمان بڕیوە و سەرۆکیش زۆرجار بە هەمان شێوە ئەو ناڕزایەتی دەربڕیوە بەرامبەر هەر هەوڵێک و هەر شێوازێک کە ڕەفتاری توندوتیژ ئامێز لەخۆ بگرێت. دوابەدوای ژمارەیە دانیشتنی لیژنەی لێکۆڵینەوەی کۆنگرس و هەروەها لێکۆڵینەوەکانی وەزارەتی داد سەرۆکی پێشووی ئەمریکا دەڵێ ژمارەی پێوانەیی شکاندووە لەو هەوڵانەی بۆ دادگاییکردنی دەدرێن. هەوڕێیەکم لەم ماوەی ڕابردوودا پێیوتم من لە مێژووی وڵاتەکەماندا لە هەموو کەسێک زیاتر دراوم بە دادگا. ئەوجا منیش بیرم لێ دەکردەوە هەرچەندە زۆریش کاتم نییە چونکە زۆر دەدرێمە دادگا. جا لەبەر خۆمەوە وتم لەوانەیە ڕاستیش بکات. ئەمە چێ کارە ساتێکە؟ ئەم ناکۆچی و ئاڵۆزیە یاسایی و سیاسیانەی ئێستای ناو ئەمریکا لە کاتێکدایە هەروە دێ و نزیک دەبینەوە لە هەڵبژاردنەکانی میدتێرمی کۆنگرێس کە بڕیارە لە مانگی یازدەی داهاتوودا بکرێت و زۆرێکیش لە چاودێر دەڵێن دەکرێت بەرەنجامەکانی ئەو هەڵبژاردنە ئاماژەیەکیش بدا بەوەی لە هەڵبژاردنەکەی 2024دا کامیان دەچنەوە کۆشکی سپی کۆماریەکان یان دیموکراتەکان. کامران کوردی شارەزای کاروباری ئەمریکا میوانی ئەم هەفتەی لەگەڵ ڕووداوەکاندایە کە کامەران سەرەتا زۆر سپاست دەکەم بۆ ئامادەبوونت بە یەکەم پرسیارم ئەوە بێ لە پاش ئەو پشکنینەی لە ماڵی ترامپ کرا لە ئستانی فلۆریدا چاوەڕوانی پەرسەندنی زیاتر و گەورەتر دەکرێت لەم دۆسەیەدا؟ چاوەڕێکرێت ئەگەر ئێمە هەر سەیری ڕاگەیاندنەکان بکەین دوای ئەوەی ڕۆژی دووشەممە کارمەندانی فیدراڵی دەستگای فیدراڵی لێکۆڵینەوەی فیدراڵی FBI کە ئەیجنت بوون کارمەند بوون و هەڵیان کوتاوەتە سەر شوێنی حەوانەوەی یا مارەلاگۆ ترامپ بە تۆمەتیەوەی کە بۆ نمونە 15 باکسی تایبەتی کە بڵین داکیومنتی نهێنی تایە کە ئێمە لە بیرمان بێت سەرۆک مافیەوەی هەیە کە بتوانێت هەچ داکیومنتێک هەبێت ئەوەی کە نهێنی بێت دەتوانێت دژە نهێنی بکاتەوە ینی ڕای بگەێنێت و بۆ ڕایگشتی هەر ئێستەر کاردانەوەکان زۆر تون بوو بۆ نمونە سیناتۆرەکان و بۆ ڕیپەبلیکەکان هەر لە کێڤن مەکارتی هەر لە مچ مەکانێڵ هەمان ڕەتدانەوەیشی توندیان هەبوو بۆ نمونە مچ مەکانێڵ ئەڵێت خەڵکی ئەمریکا حەقی خۆیەتی بزانرێت بۆچی لە پێناو چیا بۆچی ئەم کارە کراوە کێڤن مەکارتی کە بەرپرسی کۆماریەکانە ئەوەڵێت ئەمە مەترسیەکە کە بۆ نمونە دەستگاکان بەکارەهێنرێت ئەکرێنە چەکێک دشت بە نەیارانی سیاسی. باشە کە کامەران ئەگەر یارمەتیم بە لێرەدا پرسیارێک ئەوەی کە جەنابەت ئاماژەی پێدەکەی دەڵی سەرۆک مافی خۆیەتی ئەو بەڵگەنامە نهێنیانە لە لای خۆی هەڵگرێەوەکەی ویستی ئاشکرایان بکە بە پێی چ پێوانەیەک ئایا ڕێوشۆنێکی تایبەتی هەیە کە ئەو مافە بە سەرۆکی ئەمریکا دەدا یاخو پێویستە ئەو ڕێوشۆنانەی کە دانراون بە هەماهەنگی بێ لەگەڵ دەستگا نیشتیمانیەکانی تری ئەمریکادا؟ کە سەرۆکی وڵات هەڵبەت ئێستا داناڵد ترامپ سەرۆکی حالیە ئێستای نییە بەڵام کاتێک کە سەرۆکە مافیەوەی هەر داکیومنتێک بێت بەو مەرجەی مەترسی نەبێت بۆ سەر ئاسایشی نەتەوەی ئەتوانێت ئەو داکیومنتە لە بواری نهێنی لابات و ئاشکرای بکات ئەمە یاسایەکە و پاشە بۆ نمونەمە لە ئەمریکا پابلیک ئینفۆرمیشنمانەیە هەموو کەسێک من و تۆکو هاوڵاتیە دەتوانین بۆ نمونە هەر دەستگایەک لە هەر شوێنێکمان هەبێت فۆرمێکە داوای ئەەکەین و زانیاری گشتی هەیە لەبەرەوەی ئەبێ زۆر گرنگە بزانین لێرە حکومەت ئیش بۆ خەڵکەکە
خەڵک ماف و شەرعیەت ئەیە بە حکومت نەک بە پێچەوانەوە بێت بۆ نمونە سیاسیەکان ئێمازانین هەمیشە ئەکرێت کە بۆ نمونە دەسەڵاتیان بەخراپ بەکاربێنن و هەروەها تێبگرێن لە دۆسیەی گەندەڵی کە بۆ نمونە ئێستاکە دیموکراتەکان ترامپ بەو شێوەیە تۆمەت بارەکەن هەر لەبارەی تاکسەوە کە تاکسی ناوە ئەو تا حالیە ئێستا لە نیویۆرک داواکاریەک لەسەر ئەوە هەیە کە بیاتە چوونەوەی بۆ بکەن لە جۆرجیا داواکاریەشی تر هەیە کە بۆ نمونە هەوڵی یاوە هەڵبژاردنەکان بەلاڕێدا بڕوات ئێمە بینین خۆشتان لە راپۆرتەکەتانە زۆر باش ئاماژەتان پێدا ئەتوانین بڵین ترامپ تاکە سەرۆکی ئەمریکایە زۆرترین لێکۆڵینە و لێپرچینەوەی لێکراوە هەر لە سەرەتای دەستبەکاربوونەوە بینیمان بەڵام کامەران هەتا ئێستا هیچ سەرۆکی تری ئەمریکا هێندەی داناڵد ترامپ وەکو ئەمریکاییەکان خۆیان دەڵێن مشتومڕی هەم یاسایی و هەم سیاسی نەناوەتەوە وە کۆنگرێسیش ینی بەپێی ئەو دەسەڵاتی کە هەیەی مافی ئەوەی هەیە لە سەرۆک پێچێتەوە باڵانسمان هەیە کاک بەڵێن لە بیرمان بێم یەکێک لە جوانیەکانی ئەمریکاوە هەیە سێ دەسەڵاتەکە لە یەکتری جیاکراوەتەوە و بۆ مەبەستەش لە یەکتری جیاکراوەتەوە چاودێر من بەسەر یەکتریەوە بۆ ئەوەی هیچ دەسەڵاتیشیان نەتوانێت ڕەوی و تاگڕەوی بکات بۆ نمونە ئەگەر سەرۆک بێت تاگڕەوی بکات و دیکتاتۆریەت وەک لە دنیای ترە ئەیبینین بەڵام ئەم هەوڵانەی کە ئێستاکە ئەیبینین یەکێک لە مەترسیەکان ئەوەیە بۆ نمونە تۆ بچی شوێن نەیارەکەت بکەویت لە ڕووی یاسایی و دەستگاکان دژی ئەو باشە بینیمان ئێمە لە ڕابردووە دانالد ترامپ تاکە سەرۆکی ئەمریکا 2 جار ئیمپیچ کراوە بۆ ئەوی لە ئۆفیس لا بدرێت بەڵام سەری نەگرتووە بینیمان پێشتر دەربگڕینەوە هەمیشە تۆمەتبار ئەکرا بەوەی ڕەشن گەیت ئەوەی کە ئەبینین کە بۆ نمونە ئەیجنتێکی سەر بە رووسایە 400 ملیۆن دلار لە کۆنگرێس لە تاکس پەیەرمانی واتە باجی خەڵکی سەرف کرا چەندەها مانگ و ساڵ لێکۆڵینەوە کرا نەیانتوانی یەک بەڵگە پێشکەش بکەن کە بۆ نمونە تۆمەتباری بکەن و دەری بکەن و لە ڕووی یاساییە بەسەریا بێتەوە ینی خۆی بە زمانی خۆشی ئەیڵێت تاکە سەرۆکە بۆ نمونە زۆرترین پەلاماری سیاسی دراوە لەلایەن نەیارەکانیەوە بەڵێ کامەران من دەگەڕێمەوە بۆ لات کۆماریەکان ئەم پەرسەندە نەگەر بە هەوڵێکی سیاسی ناودێر دەکەن بەڵکو تانەش دەدەن لە سیستمی دادوەری ئەمریکا ئێستا بۆمان دەرکەوتووە لە دادوەری ئەمریکادا یەکسانی نییە و لەسەر بنچینەی خواستە بۆ بەدووکەوتنی کەسێکی سیاسی و نێرە سیاسەکانت پێم وایە مەهەڵەیە شتێکی بێپێشی نەکرا بەرامبەر بە سەرۆکێکی پێشوو بۆچی لە سەرۆکیان نەپرسی کە شتێکیان دەوێت و لەوانەیە لە ماڵەکەی دابێت بە دڵنیایەوە دەیدانێ کۆماریەکان داواش دەکەن لە کۆنگرێسدا لێکۆڵینەوەکردن دەست پێ بکات لەسەر FBI تا بزانرێ پاشخانی ئەو بڕیاری پشکنینە لەکوێوە سەرچاوەی گرتووە. بەدڵنیاییەوە ئەو پەرسەندە دەبێتە مای لێکۆڵینەوەیەکی بەرچاو لەسەر FBI لە کۆنگرێسدا ئەوەی ڕوویدا بێپێشینەیە و لە دەرەوەی ڕوانینی هەموو کەسێکدایە کە دادپارێزی سەرۆکی ئێستا قایل بێت هەڵبکوترێتە سەر ماڵی سەرۆکێکی پێشوو کە دەشێت ببێتە کاندیدێکی سەرۆکایەتی لە بەرامبەر سەرۆکی ئێستادا. کە کامەران بەڕای جەنابە لە پاش ئەم هەموو پەرسەندانە دەرفەتەکان لە بەردەم داناڵد ترامپدا چەندن بۆ ئەوەی جارێکی تر ببێتەوە بە کاندید وەک خۆی چەند جارێک بەڕاستەوخۆ بە ناڕاستە خۆش ئاماژەی پێکردووە هەوڵ دەدا لە 2024 بێتەوە بە کاندید. هەیە ئێستا کە بۆ نمونە لەسەر شەقامی سیاسی ئەمریکا بۆ چوونێکیان کە بۆ نمونە دیموکراتەکان هەمیشە داوایان کردووە لە ڕووی یاساییەوە ترامپ لەو کارانەی کە کردوێتی بەلای ئەوانەوە بۆ نمونە یاساشکێنیە یا تاگڕەویە یا قسەکانی لێپرسینەوە لێپرچینەوەی لێ بکرێت کە دیموکراتەکان هیچ کەمترخەمیان نەکردو کردویانە بۆ چوونی بەرامبەر کە کۆماریەکانن بۆ نمونە لە 30 تاکدا لە هەڵبژاردن یا ڕاپرسیە 69 کۆماریەکان لەگەڵ ترامپن لە کاتێکا دیسانتێس پارێزەری فلۆریدا لە 129 هێناوە کە بۆ نمونە ئێمە بینین کات بەڵێن زۆر گرنگە هاوڵاتیان و ئەو بەڕێزە بینەرانە بزانن لە چ سەردەمێک و زەمانێک کارژین ئەمڕۆ ئێمە لە مانگی 11 چەند مانگێکی ماوە هەڵبژاردننی مترمەکرێ هەموو کۆنگرێس کە 435 کورسیە جاریشتر هەڵەبژێرنەوە 35 ئەندامی سێنت لە 100 دانیان لە بەردەم هەڵبژاردنەوەیان 39 پارێزگا هەڵەبژێرێتەوە لێرە ئێمە بینین جۆ بایدن لە ماوەی 2 ساڵی ڕابردووە ئەو پەیمان و بەڵێنانە یاوێتی هەر لە نرخی گازەوە هەر لە هەڵ ئەوسانەوە کە 40 ساڵی ڕابردوو شتیوانە بۆ هەمومان بارودۆخی ئەمریکا ئەبینین و ڕیکۆردی ترامپیشمان لە بەردەمایە 4 ساڵی سەرۆکایەتی چی کرد بۆ نمونە لە ڕووی یاسایی بۆ نمونە لە ڕووی سیاسەتی دەرەوە هیچ شەڕێکی هەڵ نەگیرسان ئیدامەی نێوە لە ناو خۆشە
بەپی هەندێک لە ڕاوەرگرتنە گشتیەکانە هەر لەم ماوەی ڕابردوودا چەپەرەسەندێکی تر لە پەیوەندی بە هەڵبژاردننی میتێرمەوە دروست بوو یەکێک لەوانە بۆ نمونە بڕیارەکانی دادگای باڵایی ئەمریکا بوو پەسەندکردنی ئەو بەرنووسە ئابوووریەی کە سەرۆک بایدن پێشکەشی کرد هەندێک لەو ڕاوەرگرتنە گشتیانەی کە ئەنجامی بەلاییان تا ئێستا بڵاو کراوەتەوە پێدەچێت هاوکێشەکەی گۆڕی بێ و لە بەرژەوەندی دیموکراتەکان کەوت بێتەوە. سیەکانیش پیشانیە جۆ بایدن کەمترین ڕێژەی قوبولکردنی هەیە پێڵێن ئەپروڤ ڕێی لە خوارسیەوەیە بۆ نمونە بۆ کەسێک کە لە بەردەم میدتەرما بێەوە ئێمەوەش بزانین بە پێی مێژووی ئەمریکا هەمیشە هەڵبژاردننی ناوەند میدتەرم کە لە 2 ساڵی سەرۆکایەتیە ئەکرێت ئەو هێزە یا ئەو حیزبەی کە سەرۆکایەتیان بەدەستەوەیە کورسیەکان زۆر لە دەستیان لە بەروی خەڵک ئەو 2 ساڵیان هەیە و دایما خەڵکی ئەمریکی بە دوای لێپرسینەوە لێپرسینەوە ئەکەن پێشببینی ئەو ئەکرێت کۆماریەکان بە دەنگێکی زۆرەوە بە پێچوانەوە بگەڕێنەوە کۆنگرێت و داهاتوش لەوانەیە ئەم هاوکێشەیە پشتڕاست بکاتەوە وەکو خۆیان ئەڵێن ئەو کاتا توانن ئەمانیش دەست بکەنەوە بە لێکۆڵینەوە و لە بیریشمان بێت کەیسی هەندەر بایدنمان ئێمە هەیە و هەروەها کەیسی هیلەری کلنتینیش هەیە 30,000 ئیمەیل کە زۆربەی داکومنتی نهێنی هەبووە لە شوێنی تایبەتی خۆی بەکاری هێناوە کە لە سیستەمی حکوومەتە و هەروە بەڵێ زۆر بە کورتی ئەگەر پێمی بڵێ ئەگەر هاتوو کۆنگرێسی ئەمریکا بڕیاریدا داناڵد ترامپ دادگایی بکرێ کاریگەری دەبێ یان ناتکایە زۆر بە کورتی بگەڕینەوە کەیسی مێژومان هەیە بۆ یوجین دێبسمان هەیە یوجین دێبس کە بۆ نمونە کاندیدێکی سەرۆکایەتی بوو ساڵی 1990 لە ناو سجنا بوو و دادگای و هەروەها جان گۆردنیشمان هەیە لەویا کاندید کرایەوە بۆ نمونە فیدراڵێک دادوەرێکی فیدراڵی وتی ئەگەر فێڵنی یعنی ئەگەر بشتیتە ناو سجنەوە ڕێگری لەوە ناکرێت کە بۆ نمونە نەتوانی خۆت هەڵبژێریت بۆ پۆستی سەرۆکایەتی. بەڵێ کاکامەران سوپاس و پێزانینم بۆ بەشداری لە بەرنامەی بڕگەی لەگەڵ ڕووداوەکاندا زۆر سپاست دەکەم ئەلبەتە ئازیزان سپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە دەگەڕێنەوە لای کورد کۆنێکشن پاش ئەم ناوبڕە. دەنگێ ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê.